خۆشەویستان، یەکێک لە تاوانە گەورەکان کە لە ناو کۆمەڵگادا کەسانێک پێی هەڵدەسن شەو و ڕۆژ، یەکێک لە تاوانە گەورەکان کە خەڵکی پەنا بەخوای پەروەردگار هەندێک لە خەڵکی پیشەیەتی، ئەویش بریتیە لە دووزمانی، قسەهێنان و قسەبردن بۆ ئەوەی کە لە نێوان خەڵکیە خۆشەویستی و مەحەبەت نەمێنێت. خوای گەورە زۆر ڕقی لەو کەسەیە کە دووزمانی دەکات، قسە دەهێنێ لەم بۆ ئەو لای ئەو بۆ لای ئەو لیوفسیدوا بەینەهم، بۆ ئەوەی کە نێوانیان تێک بدات. خوای گەورە ڕقی لە فەسادیە، ڕقی لە ئاژاو و کێشەیە و ئەوەشی ئەنجامی بدا، خوا ڕقی لەو کەسەیشە. خوای گەورە دەفەرمێ والله لا يحب الفساد والله لا يحب المفسدين، ئەوەی ئاژاوە بگێڕێ ناو خەڵکیە، بینی خەڵکی تێک بدات، خوای گەورە خۆشی ناوێ. لەبەر چی؟ لەبەر ئەو ڕەفتارە ناشرینەی کە هەیەی. ئیمامی بوخاری و مسلم ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێ و غەیری ئەوان کۆمەڵی حەدیثمان بۆ باسەکەن دەربارەی پەنا بەخوای گەورە ئەوەی کە ئینسان دووزمانی بکە چ تاوانێکی بۆ دەنووسرێەوە، چ سزایەکی تووشە بێ، پشتیوان بەخوا باسی دەکەین. خۆشەویستان، نەمیمە، دووزمانی، قسەهێنان و قسەبردن بە مەبەستی تێکدانی نێوان خەڵکی کۆمەڵگا فەساد دەکات. بەهۆی قسەهێنان و قسەبردنەوە چەندەها کەس خوێنی ڕژە، بەهۆی قسەهێنان و قسەبردنەوە چەندها ئافرەت تەلاق درا، چەندەها ژن و مێرد لە یەک جیابوونەوە و چەندەها ماڵ وێران و خاپوور بوو. بۆیە خوای گەورە ئەو کەسەی خۆش ناوێ ئاژاوەگێڕ بێ، ئەو کەسەی خۆش ناوێ ئەچێت نێوان خەڵکی تێک ئەدات. دوو کەس بە یەکەوە بینیان خۆشە، خۆشەویستی لە نێوانیاندا هەیە، دەچێتە بینیان ئەو تێکیان دەدات. بۆیە نەڵێ من ئینسانێکی عاقڵم، من ئینسانێکی ژیرم، من ئینسانێکی ئەوەندە موهیمم بینی دوو کەسم تێکدا. تۆ ئینسانێکی خوا زۆر ڕقی لێتە، هەرچەندێ بڵێ موهیمم خوا ڕقی لێتە، خوای گەورە عەزابت ئەدا. یەکێ لە پیاوچاکان نەفەرێک هات بۆ لای، وتی فڵان کەس لە مەجلیسێکا جوێنی بە تۆ داوە. ئەمە دووزمانیە. فڵان کەس لە مەجلیسێکا، لە کۆڕێکا، لە شوێنێکا جوێنی بە تۆدا، قسەی بە تۆ کرد، سوکایەتی بە تۆ کرد. ئەویش فەرمووی ئەو پیاوە تیرێکی گرتە من، جوێنی بە مندا، سوکایەتی بە من کرد، ئەو پیاوەی کە تۆ باسی دەکەی تیرێکی گرتە من، بەڵام تیرەکە بەرم نەکەوت، بەڵام تۆ تیرەکەت هەڵگرتەوە بەر من نەکەوت، ڕێک لە دڵی منە چەقانت. چ پێویستەکە بۆم باسکەی؟ جوێنی پێدا با جوێنم پێ بدە. بۆیە من دەڵێم واز لە خەڵکی بێنن، ئەی ئەو کەسانەی فەسادی و ئاژاو و کێشە دروستەکەن، با خەڵکی بۆ خۆی پێ بکەنێ، با خەڵکی وا هەست بکا کە هەموو خەڵکی خۆشی دەوێ. بۆیە کەسێک ڕقی لێمە پێویست ناکە بە من بڵێ، با وا بزانم خەڵکی هەموو خۆشمی دەوێ، نەک بڕۆی تیرێک کە بەر من نەکەوتووە لە دوورەوە جوێنێکم پێ دراوە، سوکایەتێکم پێ کراوە، بوختیانێکم بۆ کراوە، تۆ پێویست ناکە ئەو تیرە هەڵ بگریتەوە کە بەر من نەکەوتەوە، ڕۆشتووە تێپەڕیوە، ڕێک بیدە لە دڵی منە بیچەقێنی بۆی کە دڵم لە فڵان کەس پیس بێت. ئەمە سیفەتی ئینسانێکە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێت جوولەکەکان، منافقەکان ئیشیان بەس فەسادیە. بۆیە تۆ عاقڵنی، تۆ منافقی، تۆ عاقڵنی، تۆ سیفەتی جوولەکەکانت تایە، چونکە فەسادی لە نێوان خەڵکیە بڵاو دەکەیتەوە. بۆیە ئەو کەسێک کە دووزمانی دەکات، قسە دەهێنێ و قسە دەبات بۆی نێوان خەڵکی تێک بدات، مەبەستی تەنها ئەوەیە. ئەو ئینسانە خوا ڕقی لێتی. جا هەر کەسێک ئەو کارە ئەنجام بدا، نوێژ بکە، عیبادەت بکە، تەراویح بکە، شەو نوێژ بکە، ڕۆژوو بگرێ، هەرچی بکە، خوا ڕقی لێتی، خوای گەورە خۆشی ناوێ. ئەو کەسێک کە دووزمانی دەکا و قسە دەهێنێ و قسە دەبات، هەڕەشەی لێکراوە بە عەزابی خوا، با نوێژیش بکە، با موسڵمان بێت. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم بەلای دوو قەبرا تێپەڕی، بەلای دوو گۆڕا تێپەڕی، فەرمووی خاوەنی ئەم دوو گۆڕە عەزاب ئەدرێن، ئێستا حالیان عەزاب ئەدرێن لە ناو گۆڕدا، پەنا بەخوای گەورە. بەڵام ئەم دوو کەسە کە عەزاب ئەدرێن موسڵمانن،
بەهۆی دووشتەوەیە لای خەڵکی گەورە نییە، بەڵام لای خوا زۆر گەورەیە. یەکێک لەوانە وەکانە الآخەڕ یەمشی بالنەمیمە، یەکێک لە خاوەنی ئەم دوو گۆڕە ئەمەیان ئیش و کاری ئەو بوو لە دنیادا قسەی دەهێنا و قسەی دەبرد، نێوانی خەڵکی تێکەدا. فڵان کەس ئەزانی فڵان کەس وای پێوتی، فڵان کەس دەچێ وەلای ئەوکەش ئەزانی فڵان کەس ئاوای پێوتی، قسە دەهێنێ و قسە دەبا. ئەم ئینسانە لە دوای مردنی دووچاری عەزابی قەبر دەبێت، هەرچەندە نوێژکەر و ڕوو لە خوۆش بێت. ئیمامی کەعبی دەفەرمێ ڕەحمەتی خوا لێ بێت: اتقوا النميمة فإن صاحبها لا يستريح من عذاب القبر. خۆتان لە دووزمانی بپارێزن، قسە مەهێن و قسە مەبەن، چونکە ئەو کەسەی خاوەنی ئەم پیشەیە بێ لە ناو گۆڕدا لە ئیسراحەتا نابێت، پەنا بەخوا عەزاب بدرێت. کێ پێی خۆشە عەزاب بدرێت؟ کەسمان پێمان خۆش نییە. بۆچی ئەم ئینسانە تووشی عەزابی خوا بێ؟ ئەم ئینسانە قسەی هێنا و قسەی برد، بەهۆی دوو زمانێکەوە، بەهۆی قسەهێنان و قسە بردنەوە ئاگری خستە ناو خەڵکەوە، ئاگری خستە ماڵ خەڵکەوە، ئاگری خستە ناو کۆمەڵگاوە، ئاگری خستە نێوان ژن و پیاوەوە، کێشە و مشکلەی بۆ ژن و پیا و دروست کرد، ماڵی ژن و پیاوی وێران کرد، ماڵی کۆمەڵگای وێران کرد، دراوسەی لە دراوسەی کرد، خزمی لە خزم کرد. ئەم خەڵکە عەزابەدا، خوش لە ناو گۆڕدا عەزابی ئەدا. خوای گەورەش نایڵێ ئیسراحەت کات، چونکە ئەو نەیدەڵێ خەڵکی ئیسراحەت کات. ژن و پیاوێ بینیان خۆش بوو، ئەچوو بینیانی تێکەدا. برادەر و دوو برادەر بینیان خۆش بوو، بینیانی تێکەدا. ئەو ئینسانە لە ناو گۆڕیشدا پەنا بەخوای گەورە لە عەزابی خوا ڕزگاری نابێت. بۆیە ئەگەر خەڵکی عەزاب بدەی، خوا لە ناو گۆڕە عەزابت ئەدا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: إن الله يعذب الذين يعذبون الناس في الدنيا. خوا عەزابی ئەو کەسانە ئەدا، سزای ئەو کەسانە ئەدا کە لە دنیادا خەڵکی عەزاب بدەن. ئیتر هەر کەسێک بێ، دەسەڵاتدار بێ، ئەبێ دەسەڵات بێ، دەوڵەمەند بێ یا فەقیر بێ، گرنگ ئەوەی تۆ ئازاری خەڵکی بدەی، هەر ئازارێک لە ئازارەکان خوای گەورە عەزابت ئەدا. بۆیە ئاگادار بن ئەو کەسەی کە کێشە بخاتە نێوان خەڵکیەوە، خەڵکی تووشی ناخۆشی و ناڕەحەتی و خەم و خەفەت و مەشاکیل و عەزاب بکە، خوا لە ناو گۆڕە عەزابی ئەدات لە مقابلی ئەو تاوانەی کە ئەنجامی داوە. چۆن نێڵا خەڵکی ئیسراحەتکە، ئەبێ لە ناو گۆڕە ئیسراحەت نەکات. ئیتر مە هەر تۆ هەر بڵێ بەهەشتیم، هەر بڵێ من پیاوە چاکم، دڵنیا بە خوای گەورە تووشی تاوانێکت کردویتە، ئەگە تۆبەی لێ نەکەی عەزابێکی زۆر سەختی بەداناوە، چونکە خۆت حەز لەو تاوانە کردووە، حەز لەو خراپە کردووە، داوات کردووە لە خوا کە پێتی بەخشێ، حەز پێتی بە چالاکی ئەزانی، بە عەقڵی ئەزانی، دەی بەبێ لە دنیادا و لە قیامەتدا باجەکەی بدەیت. ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ قسەی دوو زمان ئاگر هەڵەسێنێت، ئاگر دروستەکات. بۆیە دەفەرمێت ئەو قسەیە وەکو ئەوە وایە چۆن نەوتێک، گازێک، بەنزینێک، چۆن شتێک دەکەیتە ناو ئاگرە بۆی ئەو ئاگرە بسووتێ، جوان گڕ بگرێ. قسەی ئەو ئینسانی کە دوو زمانە ئاوایە، گڕ ئەگرێ و ماڵانە، چەندە ژن و پیاوی لێ کرد. بۆیە پەنا بەخوای گەورە ئەبێ ئینسان ئاگاداری خۆی بێت، دوو زمانی هۆکارێکە بۆ توش بن بە عەزابی قەبر. پێغەمبەری خوا فەرمێتی صلی الله عليه وسلم. بۆیە ئینسانی ساحر چۆن تەئسیر لە دڵی خەڵکەکات، ئینسانی دوو زمانیش ئیشەکەی زانایان دەفەرموو وەکو سحر وایە، چونکە دڵی خەڵکی تێکەدا. فڵان کەس و فڵان کەس بینیان خۆشە، ئەچێ بینیان وادی ئەکا وەکو چۆن کەسێ سحری لێ بکرێ، نێوانیان لە یەک جیا ئەکاتەوە، ئەو کاتە مرتاحە بێت. بەوە مرتاحە بێ، خەڵکی مەشاکیلی هەبێ، کێشەی هەبێ، عەزابی هەبێ، ناڕەحەتی هەبێ، خوش لە ناو گۆڕدا نایڵێ ئیسراحەت بکات. ئەوە سیفەتی ئینسانی دوو زمان، ئەوە سیفەتەکەیتی نایڵێ خەڵکی لە خۆشیابێ، حەز ناکە لە خۆشیابی بە هیچ جۆرێک. بۆی ئینسانی عاقڵ بە قسەی دوو زمان ناکات. ئەو کەسێک کە دوو زمانی دەکات، خوای گەورە مەحرومی ئەکا لە بەهەشت، لەگەڵ مسلماناندا ناڕواتە بەهەشتەوە، هەتا عەزابی دوو زمانەکەی لە ناو جەهەنەمدا نەچێژێت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: لا يدخل الجنة نمام، وفي رواية لا يدخل الجنة قتات. ناڕواتە بەهەشتەوە ئەو کەسەی دوو زمانی بکات، قسە بهێنێ و قسە ببات، بۆی نێوان خەڵکی تێک بدات،
بۆی نێوان خەڵکی وێران بکات ئەو کەسە خوا مەحرومی دەکات لە بەهەشت چونکە لە ناو کۆمەڵگادا لە ناو دراوسێ لە ناو خزم لە ناو برادەرە لە ناو خەڵکیدا لە نێوان ژن و مێردا خۆشی هەڵدەگرێ شادی و خۆشی و دڵخۆشی هەڵەگرێ خوش لە خۆشی بەهەشت مەحرومی دەکات چونکە خۆشی لە ناو خەڵکان نەیەڵە چەندەها کەس هەبوو بەهۆی ئەوە کە پەنا بەخوای گەورە دوو زمانیان کە چیان بەسەر ئاهات ژن و پیاو لە یەک جیابوونەوە برادەر بوونە دوژمن خزم بوونە دوژمن قسە دەهێنێ و قسە دەبات بەس تەنها هەدەفیشی ئەوەیە فەسادی لە نێوان خەڵکیا دروست بێ ئیسلاح ناکە چاکسازی ناکە تەنها دەیەوێت خەڵکی لە ناخۆشی و ناڕەحەتیا بێ خەڵکی بەردەوام خەریکی ئاژا و کێشە بن چونکە خۆشی ئیشی خوا زۆر جوانە ئەو کەسی عەزابی خەڵکەدا بە مەشاکیل بە کێشە خوا لە ناو گۆڕە عەزابیەدا ئەو کەسەیشی خۆشی و شادی لە نێوان خەڵکیە هەڵەگرێ خوا لە خۆشی و شادی بەهەشت مەحرومێکات تەواو ئەمە حەدیث پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بۆیە ئاگادار بە بنێژەکانت مەخەڵەتێ دوو زمانی تاوانێ زۆر گەورەیە لە بەهەشت مەحروم دەکات بەنا بەخوای پەروەردگار ڕۆژێکیان ئیمامی زهوری کە یەکێکە لە زانا گەورەکان دانیشت بوو لای سولەیمانی کوڕی عەبدولمەلیک کە خەلیفە بوو پیاوێک هاتە ژوورەوە بۆ لای خەلیفە سولەیمانی کوڕی عەبدولمەلیک وتی فڵان کەس بیستومە تۆ باسی منت کردووە لە شوێنێکە باسی منت کردووە وتی وەڵڵاهی نە باسی تۆم کردووە نەواشم وتووە سوێن بەخوا قسەی من نییە و ئاگاشم لێی نییە و خەڵکی بوختیانەکە دێت لە نێوان دوو کەسە بوختیان دەکا قسەیە هەڵ ئەبەسێت تەنها لەبەی ڕقت لێ بێ هەموو مشکیلە ئەوە کێشەکەیە دوێنێ نەفەرێکم توش بوو موسڵمانێک وتی وەڵام مامۆستا ئەوە فڵان سیارەت پێوتم بەڵێ وتی وەڵایی ئەو ڕۆژە نەفەرە سوێنی خواردی سوێن بەخوا سیاری درعی پێوتم سوێن بەخوا لە ژیانمە دەقەی سیاری درعم نەبووە لە توانەشمانە بۆ بیکڕم ئێم خەڵکە بۆ لەخوا ناترسی سیاری درعی چی خۆ درعیشە بێ خۆ حرام نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکانە لە خەسەکانە درعیانە بەس دەخۆیان دەموچاو سەریان بۆی بریندار نەبن خۆ شتێکی حرام نییە بەس ئینسان عیبە بوختیان کات بۆ دەیها نەفەر بوختیانە کرێ هەر لەخوا ناترسێ کابرا خاوەنی خانوویەکیش نییە بە چوار خانووی هەیە کاکە لەخوا بترسە تەقوای خوا بکە بەس تەنها بە هەدەفیشی ئەوەیە ئەمەوێ فڵان کەس بڕ و خێنم خەڵکی ڕقی لێ بێت هیچ هەدەفێکی نییە ئەمە بوختیانە بەڵام دوو زمانی ئەوەیە قسەیە دەهێنی و قسە دەبێ جارێ بوختیانیشی تێکەی بەس بۆ ئەوەی کە نێوان دوو کەس تێک بدەیت دوو کۆمەڵگا تێک بدەیت سولەیمانی کوڕ عەبدولمەلیک پێیوت پیاوەکەش وتی بەخوا هیچی وام نەوتووە خەلیفە وتی ئەو کەسەی بە منی وتووە تۆ باسی منت کردووە پیاوێکی سیقەی و ڕازگۆیە ئیمامی زوهری کە زانایەکی گەورەی فەرمووی ئەی سولەیمانی کوڕی عەبدولمەلیک ئینسانی دوو زمان ڕازگۆ نیە درۆزنە نابێ باوەڕی پێ بکەی حەسوودە درۆزنە حەقد و ڕقوچینە لە دڵە باوەڕی نابێ پێ بکەی ئینسانی دوو زمان ڕازگۆ نییە چونکە ئەگەر ڕازگۆ بێت بەخوا کابرا لای ئەو باسی خەڵکی ناکات چونکە ڕازگۆ نییە نە لەگەڵ توانە لەگەڵ بەرامبەردا ئەوش فەرمی ڕاستەکەی قسەکەی تۆ تەواوە بڕۆ گردنت ئازابێ چی تۆ گردنت ئازابێ ئینسانی دوو زمان ڕازگۆ نییە بۆیە برای خۆشەویستم خوشکی بەڕێزم ئاگادار بە نێوان خەڵکی تێک مەدەن چونکە خوای گەورە لە بەهەشت مەحروم تەکا لە بەرامبەری ئەوەدا کە خۆشی و شادی و دڵخۆشی لە نێوان خەڵکیە هەڵگرتووە نەتێڵاوە ئەو ئینسانی کە دوو زمان بێ پەنا بەخوای گەورە مرۆڤی دوو زمان خراپترین مرۆڤە شەڕترین مرۆڤە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من شرار عباد الله من هذه الأمة لناو مسلمانان دا خرابترین مسلمان ئەم مسلمانەیە خراپترین مسلمانە چەوت و چێڵترین مسلمانە لارترین مسلمانە ئەو کەسە کێیە المەشاؤون بالنەمیمە ئەو کەسانی قسە دەهێنن و قسە دەبن المفرقون بين الأحبة ئەو کەسانی لە نێوان خۆشەویستەکانە جیاوازی دروستەکەن ژن و مێرد خۆشەویستی نەما دراوسێ نەما خزم نەما کۆمەڵگا نەما ئەمە چییە خەڵکی لە یەک جیا دەکەنەوە بزانن دوو کەس بینیان خۆشە تێکێدەن دوو دراوسێ بینیان خۆشە تێکێدات
ئەمانە خراپترین کەس لەم ئومەتەدا پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم بۆی ئینسانی دوو زمان شەڕترین و خراپترین مرۆڤی موسڵمانە لەسەر زەویە لەوانە خراپتر نییە لەوانەش خراپترن کە بوختیانەکەن لەوانەش خراپترن کە غەیبەتەکەن لەوانەش خراپترن کە زوڵمەکەن چونکە ئەمانە نێوان خەڵکی تێک ئەدەن خۆشی و شادی لەناو کۆمەڵگا هەڵدەگرن بۆی ئەگەر پێت خۆشە خراپترین کەس نەبی دوو زمانی لە نێوان خەڵکیان بگە جاری وای کەسێک دێ بەڵا قسەیەکت بۆ باسەکە دەربارەی کەسێک سیقەی پێتە قسەکە بپارێزە مەیگەێنە بە کابرا یەکسەر پێی مەڵێرەوە چونکە ئینسان ئەبێ ئاگاداری خۆی بە کۆمەڵێک نهێنی هەیە هەر کەسێک لە ئێمە لەوانەیە ئەگەر لە خوا بترسین کۆمەڵێک نهێنی مالایە کۆمەڵێک قسەمان لایە ئەگەر بیگەینین بە بەرامبەر لەگەڵ ئەو کەسا بینی تێکەچێ بەڵام ئەگەر وامان کرد ئەوە ئەم هەڕەشانەی خوا هەمووی دەمانگرێتەوە ئەوانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمووی کەواتە هەندێک قسەیە پێویست ناکە بڵێ فڵان کەس ئەوەی پێوتی پێویست ناکە بۆیە با تووشی ئەو عەزابە نەبی و تووشی ناخۆشی و ناڕەحەتی نەبی و نەبیتە خراپترین عەبدی خوا چونکە کۆمەڵێک عەلاقە و خۆشەویستی و پەیوەندی هەبوو کۆمەڵێک ڕێز و حورمەت هەبوو لە نێوان کەسانێکدا ئینسانی دوو زمان هەمووی نەهێڵە کۆتایی پێێنە بۆی ئەوانە شەڕترین و خراپترین کەسن پیاوێک کاتە لای ئیمامی وەهبی کوڕی منەبه ڕەحمەتی خوا لێ بێ فەرمووی فڵان کەس جوێنی بە تۆدا ئەش فەرمووی باشە شەیتان هیچ نێرراوێکی دەست نەکەوت هیچ کەسێکی دەست نەکەوت بینێرێ بەلای من تۆ نەبێ تۆ نێرراوی شەیتانی ئاوە خەڵکی تەریقکەنەوە بزانە خەڵکی ئاوا دەکات نەخێر بۆیە خراپترین ئینسان ئەو ئینسانەیە کە قسە دەهێنێ و قسە دەبات و ئەو کەسە شەڕترین مرۆڤە لەسەر زەویە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم ناو موسڵماناندا بۆی ئاگاداری خۆمان بین خۆمان بپارێزین با نەبینە خراپترین مرۆڤ خوای گیان ئاخرمان بەخێر بگەڕی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بیت الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ئەو کەسەی کە نێوان ژن و پیاوێک تێک بدات قسە بهێنێ و قسە بەرێت لە نێوان ژن و پیاوێکدا بۆی لە یەکیان جیا بکاتەوە بۆی کێشە لە نێوانیاندا دروست بکات ئیتر ژن بێ یا پیاو بێ ئەو کەسە مەلعونە خوا لەعنەتی لێ کردووە نەفرەتی لێ کردووە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لحديثك صحيح مسلم ده لعن الله من خبب امرأة على زوجها ولعن الله من خبب زوجا على زوجته نفرتي خوا لعنتي خوا لو بياوه بيت لو جنبه لو كسبك نيوان جنوبياوك تيكتدا جنوبياوك ليك جيا دكاتوا دي بولاي قصة دكات بجواريك وەکو سحر تەئسیر لە دڵی ژنەکە دەکات و لە پیاوەکەش دەکات ئەو ئینسانی کە نێوان ژن و پیاو تێک ئەدات مەبەستی ئەوەی بینیان تێک چێ لە کاتێکە بینیان چاکە من باسی کەسێک ناکەم ژن و پیاوی هەردووکیان خراپن و بە کەڵکی چنیان ژن و پیاوی بینیان باشە عیبیان نییە ئەم دێ لە یەکیان جا دەکاتەوە لە یەکیان دەترازێنێ ئەم ئینسانە ژن بێ یا پیاو بێ بەل لەعنەتی خواکەوێت مەلعونە خوا لەعنەتی لێ کردووە ئیمامی حەمادی کوڕی سەلەمە ڕەحمەتی خوا لێ بێ ئەفەرمێ پیاوێک لە بازاڕە کڕین و فرۆشتنی بە کۆیلەوە دەکرد کۆیلەی دەفرۆشت و دەیکڕی جاران کۆیلە هەبوو خەڵکیان دەفرۆشت کۆیلەیەکی هەبوو کۆیلەکە زۆر هەرزان بوو نرخەکەی هەرزان بوو بەڵام کەسێکی بە قۆت و بەهێزیش بوو فەرمی کابراوتی چۆن ئەم کۆیلەی ئەوەندە هەرزانە نرخەکەی وتی ئەم کۆیلەی یەک عیبێکی تایە هەر کەسێ ئەیکڕێ ئەیفرۆشێتەوە وتی عیبەکەی چییە؟ وتی بەس تەنیا دوو زمانە قسە دەهێنێ و قسە دەبات یوتی احتیاجی چییە؟ چ کێشێک دایە ئەم نەیکڕم بە هەر دوو زمان بێ هەر بە قسەی ناکەم بە پارێکی کەم کۆیلەکەی کڕی هاتەوە بۆ ماڵ ئەم کابرا پیشەی ئەوەیە چۆن ئینسان هەیە یا هەمومان پیشەمان نان خواردن و خەوتن و شتەیە هەشە پیشەی بەس دوو زمانیە قسە دەهێنێ قسە دەبات نە ئیسراحەت ناکە حەتا خەڵکی نەخۆشییا بێت چەند ڕۆژێک مایەوە هاتە لای ژنەکە بە دزی پیاوەکەەوە لە ماڵێنە خزمەتکارە وتی فڵان کەس ئەزانی پیاوەکەت تۆی خۆش ناوێ پیاوی داماویش ئاگای لە هیچ نییە ئەزانی پیاوەکەت بەتەمایە ژن بێنێ بەسەرتا وتی چۆن وتی وەڵا تەئکید بە بەخوا نەخۆش تێوێ بە منی وتووە پیاوی فەقیرە ئاگای لە یەک شتێک نییە هیچیشی نەوتوو
پیاوەکەت خۆشتی ناوێ ئەو ڕژوتی ژن دێنن بەسەریا بە دوای ژن ناگەڕێ وتی چی بکەین وتی بڕۆوە کاتێکە خەوت لە کاتی خەوە ئا لە ژێر چەناکە و ژێر ملی موویەکیم بۆ ببڕە موویە دوان بێ بۆم ببڕە و حەق نەبێ بە مەقەسێ بە چەقۆیە بە مووسێک بۆم ببڕە و بۆم بێنە شتێکت بۆ ئەەکەم سحرێکت بۆ ئەەکەم نەتوانێت قەت بژن بەسەر تا بێنێ وتی بەسەر چاو زۆر ئاسانە ئەمجا ئەمە ئیشی خۆی لێر تەواو کرد ئەمجا هات بەلای پیاوەک بەدزیەوە وتی فڵان کەس وتی بەڵێ وتی ئەزانی ژنەکەت بەتەمایە بتکوژێ پیلانی داناوە چۆن وەڵڵا بەڵگەم پێ وتی بەڵگەت چێ وتی ئەمشۆ خۆت کەرە خەوتوو بزانە دێ بۆی ژیانت یا نایەت بەس خۆت کەرە خەوتوو بە درۆ خۆت کە خەوتوو نەش خەوتویتە عانێکە زانی بزانە چی دێ بۆلات پیاویش خۆی کردە خەوتوو وای ژنەکەی وای زانی خەوی پیاکە تۆ چەقۆکەی هێنا بڵین مووسەکە مەقەسەکار چیەک بوو هێنای بۆ ژێر ملی مووەکە ببڕێ نەک پیاوەکە سەر بڕێ ڕێک پیاوەکەی سوبحان الله ژنەکەی کت و ژنەکەی سەر بڕی بێ ئەوەی لە مەسەرەکە بکۆڵێتەوە پیاوەکە یەکسەر ئەو پیاوە دوو زمانە عەبدە کۆی دەکەن ڕای کرد بۆ لای کەسەکاری ژنەکە وتی بەخوا فڵان کەسی زاوەتەن کچەکەتانی کوشت ئەوانیش هاتن کابرایان کوشت ئەو ڕۆژە لە نێوان ئەو دوو بنەماڵە شەڕ و ئاژاوە و کێشەوێکی زۆر و خەڵکی زۆر کوژرا لە نێوانیانە کابرای بۆ خۆی دەربازی بڕای کرد ئەمە دوو زمانە ئەو کەسانە خوا لەعنەتی لێیان کردووە نێوان ژن و مێرد تێکەدەن ئاوە بەو شێوەیە دێ بۆ لای ژنەکە بەجیا قسەی لەگەڵاکات لە پیاوەکەش بەجیا ئەمجا نێوانیان دەکاتە ئاگر ئەم ئینسانە خوا نەفرەتی لێ کردووە لە باشت مەحرومی دەکا و دێشی خاتنەوە ئاگرەوە بۆی ئاگادار بن ئەمە صیفەتی ئینسانی منافقە نەک موسڵمان کەواتە سیقە بە کەسێک مەکە دێ بۆلات سڕی کەسێکت پێ ئەڵێ نهێنی کەسێکت پێ ئەڵێ چونکە تۆ نازانی چی ڕۆژێک دەوری تۆش دێ سەرەی تۆ دێ ئەمڕۆ قسە بۆ من دەهێنێ فڵان کەس ئەڵێ فڵان کەس ئاوات پێڵێ و ئاوات پێڵێ بەڵام بەخوا ڕۆژێکیش دێ سەرەی من دێ ئەمجا قسەکانی من نەقڵەکە بۆ ئەو بۆ یا بۆ کەسێکی تر بۆ دڵخۆش مەبە بەوە نەڵێ بەخوا فڵان کەس دڵسۆزی منە خەمخۆری منە قسەی فڵان کەسم بۆ دەهێنێ بەخوا ئەگەر ئەو ئینسانە کە تۆ بە خەمخۆر و دڵسۆزی ئەزانی ئەگەر دووڕوو نەبێ سوێن بەخوا ئەو کەسە سیقەی پێ ناکات باستۆی لا بکات بۆیە دڵنیا بە ڕۆژێکیش دێ سەرەی تۆ دێ سەرەی تۆ دێ ئەم کۆی لێ تەماشاکە بەهۆی دوو زمانیەوە ژن و پیاوی بەکوشدا چەنا کەسی تریش لەو دوو بنەماڵەدا بەکوشت هەدەفەکەی ئەوەیە بەس دوو زمان ئەو هەدەفێتی ئەو ئینسانەی کە دوو زمان بێ پەنا بەخوای گەورە هەڕەشەی لێکراوە بە وەیل بە تیاچوون بە دۆزەخ ئینسانی دوو زمان قسە هێن و ئەوەی قسە دەهێنێ و قسە دەبات بەس بۆی نێوان خەڵکی تێک بدات پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وإن من الناس مفاتيح للشر مغاليق للخير وويل لمن جعل الله مفاتيح الشر على يديه هەندێک کەسەیە کلیلی شەڕ و خراپەیە شەو و ڕۆژ خەریکی خراپەکاریە و دەرگای چاکە داخات هەر شتێک چاک بێ دایەخات هەر شتێک خراپ بێ دەرگاکە دەخاتە سەر پشت دەرگای خێر دادەخات دەرگای خراپە و شەڕیش دەکاتەوە جا بۆیە فەرمێ وەیل بۆ کەسە بێ تیاچوون بۆ کەسە بێ جەهەنەم بۆ کەسە بێ سەرشۆڕی و ڕسوایی دنیا و قیامەت بۆ ئەو کەسە بێ کە دەرگای خراپە دەکاتەوە و دەرگای چاکەش دائەخات دوو زمان وایە دەرگای چاکە داخات قەت نایە نێوان ژن و پیاو چاکە قەت نایە نێوان دراوسێت چاکە قەت نایە نێوان برادەر چاکە ئیلا تێکی ئەدا ئەو دەرگای چاک و خێر بێ دایەخا ئەوەشی خراپە بێ دەیکاتەوە بۆی ئەم ئینسانە سیقەی پێ بکە قسەی ناودڵی خۆی بۆ بکات ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ ئەو کەسەی قسەی بۆ هێنایی دڵنیابە قسەی تۆش ئەبا بۆ خەڵکی ڕۆژێک دێ سەرت دێ ئەمڕۆ دوو زمانی بۆ تۆکە بەیانی دوو زمانی لەسەر دەکات بۆیە سیقە بۆ ئینسانانە مەکەن ئەوانە فاشلن ئەوانە حاقدن ئەوانە حەسوودن ئەوانە زەهر و دەردی ناو کۆمەڵگان بۆیە هەر کاتێک هات بۆلات باسی کەسێکت بۆ دەکات دەڵێ فڵان کەس ڕقی لە دڵ جوێنی پێت داوە بڵێ باسی مەکە با دڵم مرتاح بێ با ڕقم لی نەبێ زۆر بۆی ئینشاڵڵا ئاگاداری خۆتان بن ئاخر خاڵ بزانین دوو زمانی صیفەتی مرۆڤی منافقە منافق و دووڕوو خەریکی دوو زمانی و قسە هێنان و قسە بردنە
بۆیە کاتێک کە تۆ دووزمانی دەکەی نێوان کەسێک دوو کەسە تێک داوە دڵخۆش مە بەڵێ من کەسێکی عاقڵ و شارەزام. تۆ عاقڵ نی، تۆ فاشلی، تۆ عاقڵ نی، تۆ مفسیدی، ئاژاوە چیت، تۆ دژمنی خوای، خوا ڕقی لێتە. ڕۆژێکە مردی ئەو کاتە ئەزانی تۆ چەندێ عاقڵ نەبوویتە کە لەناو گۆڕدا عەزاب درایی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: شر الناس ذا الوجهين الذي يأتي هؤلاء بوجه وهؤلاء بوجه. خراپترین و شەڕترین مرۆڤ ئەو مرۆڤانە کە دوو ڕوویان هەیە. دێ بۆ لای تۆ بە دەموچاوێکەوە، دەڕات بۆ لای کابرای بەرامبەرش بە دەموچاوێکی ترەوە. بۆیە تۆ خراپترین مرۆڤی، نەک عاقڵترین مرۆڤ. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم: هەر کەسێک لە دنیادا دوو ڕووی هەبێ، دوو ڕوو بێ، ئەو ئینسانە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دوو زمانی درێژی لە ئاگر بۆ دروستەکە. دوو زمانی درێژ لە ئاگر، هەر ئاگرەوە ئەسووتێ بە زمانە پەنا بەخوا لە ناو دەمیاتی ئەسووتێ. ئەو دوو ڕوویە سزاکەی ئەوەیە کە خوا ئەو دوو دەموچاوە کە هەبوو لە دنیا دوو ڕووەکەت پاداشتەکەی ئەوەیە، سزاکەی ئەوەیە کە لە ڕۆژی قیامەتە خوا دوو زمانی ئاگر بۆ دروستەکە، چونکە زمانت هەر لە شوێنەکە بە شێوەیەک بووە، هەر لە شوێنەکە بە جۆرێک بووە. بۆیە ئەو ئینسانانە پەنا بە خوای گەورە هەڕەشەی گەوریان لێکراوە. ئەوانە دووڕوون، خوای گەورەش هەڕەشەی زۆر گەورە لە ئینسانی دووڕوو دەکات لە قورئانی پیرۆزە. بۆیە من دەڵێم بەو کەسانەی کە دووڕوون تۆش پێیان بڵێ پێویست ناکە بۆم باسکەی فڵان کەس چی دەربارەی من وتووە، مەڵێ فڵان کەس چی دەربارەی من وتووە، بڵێ ئەوەم بۆ ڕوون کەرەوە فڵان کەس چۆن لای تۆ جورئەتی کرد باسی من بکە. ئەگەر تۆ دووڕوو نەبیت، ئەگەر تۆ کەسێکی سیقە نەبی لای ئەو بە حساب، چۆن باسی من لای تۆ ئەکات؟ دیارە سیقەی بە تۆیە. بۆیە ئەوە گرنگە نەڵێ وەڵام من فڵان کەس دڵسۆزمە. نەخێ، دڵسۆز نییە، ئەوە دوو ڕووە، ئەوە هەزار ڕووە، ئەوە ڕووەکانی ئەوەندە زۆرە هەموو خەڵکی سیقەی پێکە. بۆیە بەداخەوە کەسانێکەیە جمعەی تایبەت شڵاباسی دوو ڕووەکانەکەین، خوا بمان پارێزێ. مرۆڤ وێڵێوەنە من عاقڵم، حتا ئێستا کەس نازانێ من چیم، کەس نازانێت چی حیزبێکە، چی فکرەیەکی هەیە، چی عەقڵێتێکی هەیە، کە سەرێ دەناگا. ئەو ئینسانی دوو ڕووە، عاقڵ نییەوە. بەخواوەنە عاقڵم هەموو خەڵکی سەر لێ شێوانەوە، بەخوا ئەوەندە دوو ڕووی سەر لە هەموو خەڵکی شێوانەوە. بۆی ئاگادار بن، دوو ڕوویی پەنا بەخوای گەورە صیفەتی ئینسانی منافقە، ئەوەی دوو ڕوو بێ خوای گەورە زۆر ڕقی لێتی خراپترین و شەڕترین مرۆڤە. کەواتە ئاگاداری خۆمان بین. لە کۆتاییدا دەڵێم بەسە دوو زمانی، ئەوەی کە قسەت بۆ دەهێنێ بەخوا قسەی تۆش بۆ خەڵکی دەباسی، قەی پێ مەکە، تەریقی کەرەوە، پێویست ناکە بوا بزانین خەڵکی خۆشمانی دەوێ بۆ ئێمە باشترە ئینشاء الله. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي خواه للشر ولحسادة خرابي إنساني دروب من باريزي خواه للشر وحسادة خرابي إنساني دوزمان من باريزي يا رب العالمين. خواه أو كساني كدوزماني دا كان خواه بقوروي دا صلاة خود لدنيا دا بيش قيامة رسوايا يا رب العالمين. خواه لمن خوش با لقناه دايك وباوكم مردوكان من خوش بالشفاء نخوش كان من بدا. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.